هۆکارەکە ئیلتیزام نەکردنی حکوومەتی عێراقی بەڕێکەوتنەکانی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان، یعنی شتێکی زۆر وازەحە. هەتا ئەو ڕۆژەی کە هەرێمی کوردستان خۆی نەوتی خۆی فرۆشتووە و پشتی بە داهاتی خۆی بەستەوەی کە موچە خۆران داوین بکات، قەت فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکەوت نام ناڕەحەتی کە ئێستا تێکدان. لەو ڕۆژەوەی کە ئەمەرکە کەوتوتە سەر حکوومەتی عێراقی ئیلتیزامی نەکردەوە، پابند نەبووە، نا بە یاسای بودجە، نا بە تەوافقی سیاسی کە لە نێوان لایەنە سیاسیەکان هەبووە، ڕوانە بە دەستوری عێراقیەوە کە دەستوری عێراقی ینی هاوڵاتیانی عێراق هەمووی بەبەیەک چاوسەیر بکرێن لە ناو دەستوری عێراق و نابێت جیاوازی لە نێوان هیچ پێکهاتەیەکا بکرێ. بەڵام بینین کە پارێزگاکانی دیکەی عێراق موچەی مانگینەوە وەرەگرن بە قەرز 500 ملیار بۆ دوای 3 مانگ بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هاتووە لەلایەن حکوومەتی عێراقیەوە. ئەمە جیاوازیکردنەوە تەنانەت مامەڵی پارێزگاش نەکراوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕایەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزاماتی سەرشانی خۆی جێبەجێ کردووە. پێتان وایە کە ئەو لەناو حکوومەتە بە تایبەتی ئەو لێدانەی کە زۆر جار لەناو ئەحزابەکانە لە حکوومەتەیە وای نەکردووە کە حکوومەتی عێراقی بەم شێوازە بێنەت بێ و بەرامبەر بە کورد داواکانی جێبەجێ بکات؟ ئەکرێ بڵێن بەشێکی ناکۆکی ناوخۆ و فەرق نەکردنی لایەنەکانی ناو هەرێمی کوردستان لە نێوان ئەو کێشانەی کە پەیوەندیان بە خۆمانەوە هەیە، ئەو ململانیانەی کە ئاساییە لە ناو خۆمان بیکەین، هەندێکیان گواستنەوە دەرەوەی هەرێمی کوردستان و گویان نەداوە بۆ ئێمە هاچەند بە زیانی هاوڵاتیانە شکێتەوە. بەڵێ بگومان ئەم پەرتەوازەیە کاریگەری هەبووە بەشێک لایەنەکان ئەوانەی کە هەندێکیان ناوی خۆیان ناوە ئۆپۆزیسیۆن و هەندێکیشیان کە لە دەسەڵاتیشنەوە پێکهێنەری حکوومەتیش بوون بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک کات ئەتوانم بڵێم بە پێی پێویست و بە پێی ئەوەرکەی کە لەسەر شانیانە و مەسئولیەتی کە لەسەر شانیانە بۆ حکوومەتەکە هەڵی بگرن هەڵیان نەگرتووە. ئاساییە گەر تۆ حتا ئۆپۆزیسیۆنیش بی لە دەرەوەی دەسەڵات بی، لە دەرەوەی حکوومەت بی، ڕەخنە بگری و قسەت هەبێ لەسەر ئەدای حکوومەت، بەڵام وەکو ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە. بەڵام ناکرێت تۆ پێکهێنەرێکی سەرەکی حکوومەت بی. زۆر جارە بینین لە ناو لایەنە پێکهێنەرەکانەوە وەکو خراپتر لە ئۆپۆزیسیۆنێک قسە لەسەر حکوومەت دەکرێت. ئێمە پێمان وایە کە بەشێک لە لایەنە پێکهێنەرەکانی حکوومەت لەگەڵ پەیامی ڕاستەقینەی خۆیاندا ینی جۆرێک لە دووفاقی هەیە. دۆخەکە ئومیدی چارەسەریت هەیە؟ ئێمە چاوەڕێی حکوومەتی عێراقیەکەین و ئایا بە شێوەیەکی ڕەسمی بە ئێمە بڵێن، حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن ئایا پابەند دەبن بە ڕێکەوتنەکانیان لەگەڵ حکوومەت بە پرۆژە یاسای بودجێ یان نا. بەم نزیکان ئێمە بە دوایان وەڵامە ئەگەڕێین و ئەم وەڵامەمان وەرگرە و کاتە بە پێم وەڵامەی مەقسی خۆمانەکەی.